گۆڕانی کەشوهەوا لە سەرانسەری دنیادا مەترسێکی گەورەیە لەسەر ژینگە و مرۆڤ. بۆ مەبەستە ئیڤێنتێک لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە چوو کە عێراق و هەرێمی کوردستان پشکی شێری ئەو گۆڕانکاری بەردەکەوێت و پێویستە پلانی کورتخایەن و درێژخایەن بۆ ڕوبەڕووبوونەوەی کاریگەری خراپەکانی بگیرێتە بەر. ئێمە لە کوردستاندا ئەگەر بە شێوەی ئامار لە چاو وڵاتانی ترا وەریگرین ڕێژەیەکی باش سەرچاوی ئاوی سازگارمان هەیە، بەڵام گرفتەکەمان لە کوردستان بەڕێوەبردنیەتی دەستنەگرتن بەوە ئاوەیە و ئەگەر بتوانین هۆشار بینەوە لەم مەجالەدا و ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە پەیوەندیان بەو مەسەلەوە هەیە کاری پێویست بکەن، ئەتوانم بڵێم کاریگەریەکانی کەشوهەوا زۆر دوا دەکەوێت لێرە. بەپێی زانیاریەکان لە ساڵانی ئایندەدا ڕێژەی بارانبارین لە سەدا 90 دەکات و لە عێراق و هەرێمی کوردستان ڕێژەی بە بیابانبوون زیاتر دەبێت. بۆ ئەوەش پێویستە پلانی خێرا و پێویست دابنرێت تا 2022 زەوی باڵاترین دۆخی گەرمبوونی خۆی تۆمار کردووە و خراپ بەکارهێنانی نەوت و سوتەمەنی و چالاکیە پیشەسازیەکان و بڕینی دارستان هۆکاری سەرەکین بۆ پیسبوونی ژینگە. بێگومان ئەبێ حکوومەتەکان ڕۆڵی یەکەم ئەبینن، ئەویش لە ڕێگای چەند بەرنمەیەکی دیاریکراوە وەزارەتەکانی پەیوەندیدار وکو وەزارەتی کشتتوکاڵ وکو وەزارەتی پلاندانان، سنتەری توێژینەوەکان، مامۆستایانی بوارەکە، هەڵگرانی بڕوانامەی بەرز لە بوارەکەیە بەپێی توێژینەوەکانیان بە شێوازێک پردێک هەبێت لە نێوانیانە کە ئەم زانیاریانە بە خەڵک ببەخشن، لەبەر ئەوەی ئەسڵی ئەو کەسانەی کە ئەم کارەساتە خوڵقێنن خەڵکن، دانیشتوانی گۆی زەوی. پزیشکێک دەڵێت گۆڕانی کەشوهەوا و خۆڵبارین و وشکە ساڵی کاریگەری ڕاستەوخۆ لەسەر جەستەی مرۆڤ دروست دەکات و دەبێتەوەی چەندین نەخۆشی. گۆڕانی کەشوهەوا کاریگەری ڕاستەوخۆ ناڕاستەوخۆی هەیە لەسەر تەندروستی مرۆڤەکان. کاریگەری ڕاستەوخۆکان بۆ نمونە بەهۆی زریانەکانەوە، بۆی گەرمای زۆرەوە، بۆی لافاوەکانەوە بێت هۆی مردنی ئینسانەکان. کاریگەری ناڕاستەوخۆکانی کارەکاتە سەر ئەو ژینگەیی کە ئینسانی تیاژی، بۆ نمونە وشکە ساڵی لافاوەکان، بە بیابانبوونی زەویەکان، بارانی زۆر، پیسبوونی ئاو، پیسبوونی هەوا، ئەمانە هەموویە بێتەوەی بڵاوبوونەوەی نەخۆشیەکانی کۆندامی هەناسە، نەخۆشی گوازراوەکان لە ڕێگەی مشەخۆرەکانەوە لەگەڵ بەدخۆراکی، ئەمانە هەمووی کاریگەری ناڕاستەوخۆکانی گۆڕانی کەشوهەوان لەسەر مرۆڤەکان. بەپێی پێشبینیەکانی پسپۆڕان و شارەزایانی کەشناسی و ژینگە لە ساڵانی ئایندەدا هەرێمی کوردستان و عێراق بەگشتی دەکەونە بەرەو گۆڕانکاریانی کەشوهەوا دروستی دەکەن. پسپۆڕانی ژینگە و خۆراکیش دەڵێن ئەرکی حکوومەت و لایەنی پەیوەندیدارە پلان بۆ ڕوبەڕووبوونەوەی دابنێت کە تا ئێستا بەپێی پێویست سەنگاو نەنرا و تەنیا لە چوارچەوەی سیمینار و هۆشیاریدا کاری بۆ دەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.